ئەی ماشەڵڵا ئەیخوا لەشتان ساق بێ دەستان خۆش بێ لەشتان ساق بێ دەستان خۆش بێ زۆر ئەو هەموو خەڵکە خۆشەویستەتان کۆ کردەوە لێرە یاخوا لەشتان ساق بێ دەستان خۆش بێ فەرمووی فەرمووی ساحەتکەن یاخوا بەخێر بێ مانوو نەبی هەتا هەناسێ کاک بەرهەم با بچینە لای کاک عوسمان کاک عوسمان بەخێر بێ کاک عوسمان گوڕیاشەیە خۆشەویستان لێرە ناوی گروپەکەش گروپی هەڵپەڕکەی کوردستانمان لەگەڵایە سەرۆکی گروپەکە کاک بەرهەمە لە سەیسای قۆهاتن بۆ هەڵەبجە ئەمڕۆ بەشداریان کردو لە فستیواڵەکە هەتاکو هەناسەیەگە یاخوا ماشەڵڵاتان لێبێ و لەشتان ساق لایەن ئیکەشمان بێگومان کاک عوسمانیش باختارە باخی هەناری هەیە هزار ماشەڵڵای لێبێ لە لامان ئامادەی نمە کیشمان کردو هەنارەکە و ماشەڵڵا زۆر زۆبەتە هەناریان ساڵ چۆن بوو کاک عوسمان بەگشتی هەناری ئەم ساڵ تۆزێ بەرهەم کەمە بەڵام هەنارەکەی جوانە ئێمە بۆ بەرهەم کەم بوو ئیتر ڕسقی خوایە باران کەم بوو نەخۆشی بوو خوا نەخواسە چی بوو نەخۆشیی ئەوتۆی نییە بەرهەمەکەی جوانە بەرهەمەکەی تۆزێک کەمانە بێعای بە و بەنسبەت ئێمەوە باسی باخی خۆمان بکەین بەرهەمەکەمان لە ساڵان جوانتر و گەورەترە ئەی لەخوا یاخوا لەشتان ساق بێ دەستان خۆش بێ جا ئەمڕۆ ئەڵێن کاک عوسمان بەر بە هەنار زۆر بەناوبانگە من حەزەکەم تاقیکەینەوە توانین کەوچکیشیان بۆیە ناین برادەران جار پێش جەنابەت کاک بەکرمان خزمەتتان بکەم بۆتان تا تۆ ئەومان بۆکەی بابچینە لای کاک بەرەم هەرچەند مادووشە تۆزێ زۆر زۆر بەخێر بێن کاک بەرەم سپاس بۆ تەواوی هاوڕێکانتان لەشتان ساق بێ و سپاس بۆ ئامادەبوونتان هەر لەگەڵ دەستپێکی فێستیڤاڵەکە چەند تابلۆیەکیشتان لێ پێشکەش کرد ئەم تابلۆ جوانەشتان پێشکەشی ئێمە ئەو هەموو خۆشەویستە کرد و بینەرە ئازیزەکانیشمان کرد پێمان خۆشە باسی چۆن گروپی خۆتمان بۆ بکەیت لە کێوە ئەم گروپەتان هەیە و چۆن توانیتانە لە بۆنە و فێستیڤاڵەکانە بەشدار بن و ئەم ساڵ چۆن باگەشتکران بۆ ئێرە ئێمە گروپەکەمان لە ساڵی 2015 دامەزراین و چەند ساڵێکە خزمەتی هونەری کوردیەکەین ومێ دەکەین کە ببینم مای ئەوەی کە دەست بە هونەرەکەەوە بگرین و خزمەتێکی بچووکی ئەم هونەرە بکەین وەکو فیسیڤاڵیش ئێمە ساڵانە یەکەم ساڵمانە چەندین ساڵی تریش کە چەندین ساڵان فیسیڤالە کراوە بەشداریمان تیا کردووە و خزمەتێکی ئەو خەڵکەمان کردووە کە لە شارەکانی تر و کەرکووک و مەخمور و هەولێر و کەرکووک و کەلار و ئەو منتیقانەوە یەن لێرە فیسیڤالێکی ئەوە بێت کەمێک دڵخۆش بن کەمێک بەحەسێنەوانێت کە ئەو ڕێگە دووران بڕی و هەوڵ بین ئێمە کەمێک فەریحیە بێنین بە گیانیانە کە بزانن فیسیڤاڵی ئەم منتیقە چۆنە هەناری چۆنە میوانی چۆنە میوان دۆستی دەستان خۆش زۆر سپاس ئەو هەڵپەڕکەی ئێوە ناوی چی مەریوانیە مەریوانی بەڵێ جاگلەیەکیشم کەوتم بۆ کچتان لەگەڵانیەوە تت ئەمەک بە کچ ناکرێت توزە زەحمەتە بەخوا بۆ کچ ماشەڵڵای لێ بێ و توزە قورسە هەڵپەڕکێکشمان سەریحە باسی جلو بەرگەی خۆتانمان بوو بکەکە ئەمە شاڵە هەر شاڵە بەڵێ ئەمە شاڵ ئەمە فەقییانە و پوزەوانە و کڵاوجامانە و ئەمە خۆی هەڵپەرکی هەر شەردەوە نیە تۆ بێ دەستگریت و هەڵپەرکێ بکەیت یعنی گرنگە دیمەنێک پیشانی خەڵک بێ خەڵک حەسکە سیرت کا عنی جلو بەرگێکی سادە خەڵک بێتاقەت بووە لی خەڵک حەزەکە شتێکی جیاواز ببینێ تۆیش کە کوردیت و کللتورێکی کوردەواری کۆنت خۆت هەیە ئەبێ خزمەتێکی پێ بکەیت من خزمەتی نەکەم و تۆ خزمەتی نەکەی ئەیکێ بیکە ئەینەوەی دواڕۆژ کێ بیبینێ جایخوا ماشەڵاتان لێبێ هەمووشتان باڵاتان بەرزەمەلە لێتان جوانە وا پیرۆستان بێ ئێوە پشوک بن نچکاسمان بزانین چی بۆ ئامادەکریم تامی بکەین ڕبانارەکە ئەمە قوربان ڕوبانار ئێمە لە ڕوبانار مهمترە پێڵەن قاتۆڵی بۆ قاتۆڵی قاتۆڵی کۆن بە ڕوبانار وتراوە لە ناوچەی ئێمە پێڵن قاتۆڵی ئەها ئێوە تایبەتتر دروستەکەن جیاوازتر چۆن ئەتوانین تامیکەین کاگوزمان بەڵێ فەرموون تامێکیکەین تامیکەن و تۆزە لە دەمتان نبی هێڵنەوە و جوان تامی بکەن بزانن تامی هەنار و هەموو شتەکانێتە دەمەزانی هاوڕێیانەوە ژەگەر حەستان کرد ئەتوانن هەنار بخۆنە و هەناردانراوە لێرە ئەتوانن هەناری لاڕەشە هەناری ساڵەخانی بۆتان نەتکەم لە خزمەت لاڕەشە کاک عوسمان لاڕەشە هەناری لاڕەشەیە هەناری ساڵەخانیە ئەوەی کە تۆ هەر ئەزێت کێشی نیشانمان بێ کامانە ئەم خاڵخاڵاوی ئەمە لاڕەشەیە باشە ئەرمایکەکە ڕسیڤەرەکە بکەی بەلای شوێنەکەتەوە ئەمەیە هەناری لاڕەشەیە ئەمە تایبەتمەندێتی خۆی هەیە کەمە زۆر کەس کەمەی خوا ئەو کەسەی ئەیخوا کە ئەی ناسێ ئەها ئەمە ئێوە دایم چقۆیەکی تایبەت بە خۆتانێ بۆمانەوەمان بۆ لەش کە بزانین چۆن پێ دایمە ئەگەر شانسی ئێمە نەکات لە بیرت چوو بێ نانە لە بیرم ناچێت بەس ئەمە تا ئەوە دۆزیەوە ئەمە زۆر بەتان بوو کاگوزمان
گیان ئەمە زۆر بەتان بوو ئەمە زۆر کات ئەمێ کەی کڕین ئەڵێ زۆر خەستاچین ئاوی تێگیانە بێت چۆن بەکاری بێنی قوربانی چاوم ڕوو بە هەناری ئەسڵ ئاوتێکردنی نایە ناوێت وەرز خۆی لە بەرەوەی گیر و گرفتێکی نییە لە بەرەوەی جوان پارێزراوە جوان بەدار کوڵراوە ئەی دوایەوە ئاوەکەی سازگارە پاکە ئەی دوایەوە وەستاکەی دەستڕێنینە ئەزانێ چۆن ئەی پارێزێت و چۆن چاکیەکات نابێت چۆن لەگەڵ ئاواتێکە خۆتان زیاتر لە ماڵەوە بە چیۆ بەکاری هێنن ڕوو بە هەنار ماسی پێخۆشەکەن مریشکی پێخۆشەکەن زەڵاتە بە زۆر شتۆ ئەخورێ جاران ئەم هەموو ئیمکانیەتە نەبوو خوانەی بڕێ ئێسە هەیە جاران بیرمێت دانیشتین لە ماڵەوە کاهوی ناوچەورمانەیەنا ئەمانژەن بە ڕووبانار ئامان خوارد کاهوی ناوچەور کاوی ناوچەور ناوچەورە بۆ کاهوی هەیە ناوەکەی چەورە ڕۆنی کاوی کاوی ناوچەور ئەمە میوەی شەومان بوو بەزەبێت تامێکی خۆشی چۆن بەڵام ئێستا بۆ زەڵاتە بۆ برنجی ڕووبەهەنار بە کاک لە گوێز و بە خواردنی چەور و بەڕانی قەلۆ ئەمە زۆر ئاودارە ئەمە ترشا مێخۆشە تامیکەم زانێت تامیکە تاالێ نەخۆی نازانی چیەکانی زۆر گەورەی ماش زۆر گەورەی و زۆر ئاودار برادرانزە ئێوەش پێماوەتە نەگەرەتوانن چاقۆ ئامادەی دەباش چەند لە تێ لەگەڵ منە بخۆنم برادران هەنارمان خواردووە بێ ئێوە ناخۆشتان یەکجار خۆش بووە هیوامانەوە بۆتان بکرێت سەردانی هەڵەبجە بکەن سێ ڕۆژی پێ ئەچێ باشتانەکە دێ ئەمە لە بینی خوارێکی تامێکی کەمزان لە ساڵەخانی هاوڕێنە سەبزان هەلالا هەتا لەکەم بۆ خۆتان شیرینە ئەسە قوربان کام و بەدڵەوە مێخۆشە تامێکی جیاوازی هەیە خۆی مهمەکەی ئەوەیە بۆچی جۆری هەنار زیاوە کەواتە تامەکانیشان جیاواز تامەکان لەبەری ئەمە مێخۆش ئەمە مێخۆش بەڵام هەتا بڵێ ئاودارە خۆشە کاک بەرم خۆشوانی لەبەرەوەی لا ڕەشە تایبەتمەندێکی هەیە و ساگەرێکی ناسیبێ بڵێ کورە بۆ خاتری خوا بزانە تۆزێ هەناری لا ڕەشم بۆ پەیان ناکەی زۆر حەزی لێ یەکەم ینی پیا و ماقوڵ و هینی کەسانێک دنیا دیدە بوون و شتیان ناشیوە ئێستا بتەوێنێتەوێ لە ناو خەڵکە هەموو کەس هەمان تام ناکات هەمان شێوە ناگەڕێ بە شوێن چێژ و تاما بزانێ چیە و لێی ورد بێتەوە تێگەی بەڵام ئەوەی کە تامی بکا و چێژی بکا و لێی ورد بێتەوە ئەگەڕێ لێ ئەگەڕێ بە شوێنە لا ڕەشەکەخوا ئەتر هەمووان هەر هەنارێک ئارەزوێتی ساڵەخانیە لا ڕەشەیە مەلەسیەکەوانارە وتی هەموو جۆرەکانی لێ حەزی لە کامیانە هەمووی ئامانە هەرکەسەوە حەزی خۆیەتی کاک بەرهەم چۆنی لەگەڵ هەنارە نێوانە من زۆر باشم باوەڕکە ینی دەمن زامار بۆ ئەمە خواردووە من چۆنەکەم لە ماڵ ئەیوەرێنم و سەهۆڵی تێکەم و ئەمجاشی پێ خۆشوانیان بێتان بڵێم ئەمە بیکەی بەسەر دۆردرمەی ڤانیلا نییە هەنار بکەی بەسەریا هەناری یان ڕووبەهەنارەکە بکەی بەسەر دۆ درما هەر شتێ دەرەچێت عوسمانی مەزبوو ئێستا بەرەو سەرماڕی دۆ درمەش دۆ درمە خۆش زۆر خۆش ئاوێکی شەکە لەگە سەڵ خۆش زۆر بە چێژەکە عوسمان گیان تۆکو جوتیارێک ئەم ساڵ بەروو بووم چۆنە و ئەتوانین بڵین دڵخۆشین بۆەوەی کە هەم بەشی ناوخۆی خۆمان هەم بەشی ئەوە کا بیکەین بەڕ بە هەنار هەم بەشی ئەوە کا بیکەین بە شەربەت هەم بەشی ئەوەشەکە دڵخۆش بین بینێرینە دەرەوە زۆر ڕاستە زۆر لەوە زیاترە لەخوا زۆر دڵخۆشین خۆی جوتیار ئەبێ دڵخۆش بێت جوتیار ئەبێ عاشق بێ ئەگەر عاشق نەبێ ناتوانێ باخ و گوڵ و ئەو شتانە پەروەردە بکەن لەبەرەوەی ئەبێ عاشق بێت لە نەمامچاندنەوە تا سەیری گوڵەکانی تا بەرهەمڕنینۆی تا پاکردنەوەی تا ئەو کاتەی پێشکەشی بەرامبەرەکەیەکە تا بەرامبەرەکەی دەستخۆشی لێەکە دەقە بە دەقە عاشقەکەی خۆشترە و خۆشحاڵتر هەر ئیشی کردت ئەگەر بە خۆشەویستی و سەرکەوتووە بی وەکو ئەم ئیشە جوانەی کاک بەرهەمی تفان خۆ ئامادەیە خزمەتان بەڵێ با ببینین بەسەر چاو بە فەرمونە گەر هاوکارانم ئامادە بن بەڵێ
بازار بێخوا لێ بازار بخۆ بەنداڵ باشە جان بازە هەڵی جێری زۆر نییە ئەگەر بە فیوڕی زەدەوێت دەبینێ بە هەزار باشە جان باشە جان هەر چۆنە بڵێ بە بەنا بڕیتەوە
نشاني بوانم تير نازي يا لا 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 دان لا لا ايو يا دورة ايو بناري بوانم شار زورة ايو بيد لبنا هاري وشار زورة ايو وەرە بۆ لای من ئەندامێکی شتان بۆ زیاد بووی گروپەکەتان وانە دەستە خۆش بێت پێ خۆشە لەگەڵ ئەمانە بیت دروست کردووە بە ئەم کێیەتی ئەم دەسرە سەرکۆ بەم مای هاو کێ ڕووکە کامێراکەی ئێمە بە ئەو ڕوخسان جوانە حەزەکەی لەگەڵ ئەم گروپە بیتر هەڵپەڕی لەگەڵانە ئێتە باشە دەوەرە با من هەنارێکیشە بەمێ ئەمەش خۆ دەست خۆش ئەمە کێیتێ دەسڕەکە ئی خۆتە باش کێیاویەتی سەر خۆیەتی ئەی ماشەڵڵای لێ بردیەوە دەستان خۆش بێ یەخواز دەستان خۆش لەشتان ساغ بێ کاک عوسمان سەرکەوتی پرسیاری کرد لە میوانێکی پێشومانوتیتی باران ئەبێ بدرێ لە هەنار تاکو ئەڵێن تامی خۆش بێ وتت بارانم دروست کردو تەنانەت ئەگە باران نەباری بێ بەتاکیید تەسویرەکەیشم پێ توانم وەکو بەڵگە پیشانی هەموو کەسێکی بم لەگەر برای بەڕێزمە توانیمان هەموو باخەکەمان بارانی سەناعی بۆ دروست بکەم فوارەی بەرزی بۆ دابنێم 200 متر 200 متر بارانێکی بە خوڕی جوانی بۆ دروست بکەم کە هەمووی شۆراوەتەوە و گەورە و بچووکی هەموو یەک و یەکگەیشتێ باخەی ئێمە ئەم هەنارەی ئێمە لە 100 بارانی بەرکەوتووە دەستان خۆش بێ کاوسمان دەست خۆش کاک بەرم برادران دەستان خۆش بێ یەخوا لەشتان ساق بێ هەر لە گەشە و قوتێکی باشتانە بێ بۆم فستیڤالانە دەستان خۆش بێ گروپی هەڵپەرچەی کوردستان زۆر خۆشحاڵ بووین دەستان خۆش بێ سپاس جا سەحەر ئێمە ڕووینەوە لای هاوکارانمان تەرزەمان زین کە لەناو ئێمە لە بەشێکی فستیڤالەکەن لەناو فستیڤالەکەیە تا چەند هاوڵاتیان لەگەڵ جوتیارەکان و ئامادەکاریەکان و بەروبوومەکان خۆی لە چیابینێتەوە با بە یەک کۆپچینە لای تەرزە بزانین لەوێ چی هەیە و خەڵک تا چەند بە دڵخۆشیەوە پێشوازی لە فستیڤالەکە دەرزە یەینە لای تۆ بزانین چالاکیەکان چۆن بەڕێواچە ئازیزان و خۆشەویستانی ئێمە لە دێمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە جوانترین و گەرمترین سڵاوتان پێشکەشەکەم بەو هیوایم هەمولایەکتان تەندروست باش بن ڕۆژێکی ئارام و پڕخۆشیتان هەبێت بێگومان ئەم ساڵیش هاوتای ساڵانی ڕابردوو دەستگای میدیایی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ وەکو ئەرکی سەرشانی خۆی ڕووماڵی تایبەتی فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە دەکات بێگومان باجی خۆشحاڵیەوە ساڵانە ژمارەیەکی یەکجار زۆر لە باغدارە نمونەیەکان جوتیارە نمونەیەکان تەواوی کەسانی خاوەنکار لێرەیە دەرفەتی تەواوی ئەو بەرهەمانەی کە هەیەە ساختکردنەوەیکی باشی بۆەکان دەرفەتی تەواوی خاوەنکارەکانە بێت کە لێرە بتوانن تەواوی بەرهەمە خۆراکیەکانیان نمایش بکەن بۆ تەواوی گەشتیاران میوانانی خۆشەویست تەواوی ئەو میوانانەشی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە سەردانی هەرێمی کوردستانەکەن و یەنە شاری هەڵەبجی ئازیز و خۆشەویست بۆ ئەوەی لەم فستیڤاڵە جوانەیە لەم کەرنەڤاڵە تایبەتەیە بەشداری بکەن بێگومان ئەوەی کە لە دیمەنەکانە ئەیبینن تەواوی ئامادەکاریەکانە لەلایەن باغدارانی خۆشەویستەوە لەلایەن خاوەنکارەکانەوە کە لە ئێستاوە ئامادەکاریەکی باش ئەکرێت بۆ ئەوەی بەتامترین و جیاوازترین و خۆشترین هەنار لێرە نمایش بکەن و توی خۆشەویستیش ئەگەر دەرفەتت هەیە ئەتوانی لە ئێستاوە سەردانکە لەبەرەوەی هەستەکەم ئەمڕۆ قەرباڵغی و لۆدێکی زۆر لە تەواوی شەقامەکانە ئەبێت بۆ ئەوەی تەواوی گەشتیاران بێن سەردانی ئەم پارکە تایبەتەی شاری هەڵەبجەی ئازیز بکەن بۆ ئەوی لە نزیکەوە تامی خۆشترین هەناری هەڵەبجە و تەواوی شوێنەکانی دیکەی کوردستانیش بکەن جا بۆ ئەوەی ورتریش لەسەر ئەم فستیڤاڵە بدوێم پێشەوەی بچمە لای باغدارە نمونەیەکان کە لێرن ئەمە ئاماژە بۆ بکەم وەکو زانیاریەکیش بۆ تەواوی بینەرانی خۆشەویست لەم
فستیڤالەیە 600 دوکان بە بەرهەمە جۆرا و جۆرەکان بەشداریان کردووە دیارە بەجێ خۆشحاڵیەوە 100 دوکان دەستنیشان کراوە بۆ بەرهەمی وشکە 250 دوکان بۆ هەنار و تەواوی باخە هەنارەکان دانراوە لە هەمان کاتە 130 دوکان بۆ کاری دەستی و بەرهەمی دەستی دەستنیشان کرا و دانراوە و ئەوەشی کە دەبێنێتەوە بۆ تەواوی خواردنگە و خواردنە کوردەواریەکان دانراوە بۆ ئەوەی شوێنەکان هەر کەسە و شوێنی تایبەتی خۆی بزانێت و تەواوی بەرهەمەکانی نمایش بکات بەجێ خۆشحاڵیشەوە ئەوەی کە پێشبینی ئەکرێت 300,000 گشتیار سەردانی ئەم فستیڤالە جوانە بکات لە دەمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە ئێوە لەگەڵمانابن با بچینە لای باغدارە نمونەیەکان بابزانین بەرهەمی ئەم ساڵی هەنار بەکوێ گەیشتووە ساغکردنەوەی چۆنە پەروەردەکردن و بەخێوکردنی هەنار لە تەواوی جێگاکانی کوردستان لەلایەن باغدارانەوە چۆن پەروەردەکرێت بۆ ئەوەی ئێمە بتوانین هەنارێکی بەتام بەرهەمێکی تەواو سروشتیمان هەبێت و ئۆرگانیمان هەبێت ئەچینە لای ئەم باغدارە نمونەیە سڵاو دەبێ مامی گیانم کاتت باش بێت سڵاو لە ئێوەش سڵاو لە بینێنانی کورساتیش بەخێر بێن سەرچاو ڕێستان وکو باغدارێکی نمونەی پێم بڵێ ئێوە لە چ شوێنێکە و لە چ جێگەیەکی کوردستانەوە سەردانی ئەم فستیڤالە جوانەتان کردووە لە دەیەمین فستیڤالە بەشداریتان کردووە بەڵێ ئێمە دانیشتی شاری هەڵەبجە شەهیدین ئەمڕۆ فستیڤاڵی هەنارە ئێمە هەمووان خۆمان بە خاوەنم فستیڤالە زانین و حەزەکەین لەو ڕۆژە بەشداری بکەین و ئەو پرۆسێ سەرکەوتوو بێ بۆ ساڵانی داهاتوو دەستخۆشی لەوانەکە کە ڕێکخیان خستەوە دەستخۆشی لە برانی بواری ئەمنیەکەین کە ڕێکوپێک پارێزگاری لە شوێنەکەکەن و ڕێخستنی فستیڤالەکەکەن ئێمە لە هەورامان لە ڕۆژەڵاتی هەڵەبجە لە گوندی هاوار باخەکەمان لەوەیە و لەوێ و بەشداریمان کردووە لە فستیڤالەکە باخەکی ئێوە چەند دۆنمە تا چەندە بە شێوازێکی باش بەرهەمی ئەم ساڵتان هێناوە لەم فستیڤالە نمایشی بکەن ئێمە نزیکەی 5 دۆنم باخمان هەیە لەگەڵ براکانم زۆربەی زۆری هەنار و گوێزە منتیقەکەی ئەمە منتیقێکی سارترە لە ناوچەی شارە زۆر و هەڵەبجە لەبەرەوە هەنارەکانی جوانتر دەرەچێت و چەماویشە ئاومان زۆرە لەبەرەوە هەنارەکان ئاودارن وەکو نەمبێ بۆ ڕێکلام بەڵام زۆربەی زۆری هەناری هەڵەبجە بەناوبانگە و هەنارێکی باشن هیوادارم خەڵکی هەڵەبجەی سوود بینێ لەم جۆرە فستیڤالانە جا پێم خۆشە دەست بە مەیەکێک لەم هەنارانە کام هەناریان باشە خۆی هەمووی باشە هەر کامێکیان بە ئەمەیان لە نزیکەوە هەندێک قسە و گفتوگۆی لەسەر بکەین مامەگیان پێم بڵێ ئێمە بە چی هەناری باش و خراپ لێک جاکەینەوە بەڵێ هەناری ساڵەخانی لەگەڵ هەناری ساوە دوو جۆری زۆر باشن لەم ناوچەی ئێمە هەناری ساڵەخانی ئەوەی کە بەدەستی جەنابتەوەیە بەڵام هەناری ساوە ناسکترە لە جێبەجێکردنا زوو ئەتەقێ بەڵام ئەو زۆر جوانتریشە لەم بەڵام توێکڵی ناسکترە توێکڵی تەنکتر و ناسکترە بەڵێ جیاوازی چی لەگەڵ ئەم هەنارەیانە ئەمە هەناری ترشە تایبەتە بە ڕوبە هەنار ڕوبەنارەکەی زۆر ترش دەرەچێ زۆر باشە ئەوان ئەم جۆرەیان کالاری پێوترێ کالاری جیاوازێکی یان لە منتیقی شارەزوو پێڵەن لا ڕەشە وەختێک کە خۆر لێدا کەمێک ڕەشە بێتەوە پێسەکەی پێڵە لا ڕەشە بەس خۆی لە ناوچەی ئەمە پێڵێن کالاری باشە پێم بڵێ وەکو باغدارێک ئاوی پاک و ئاوی پیس بۆ هەنار کاریگەری تێکات کە بۆ نمونە هەنارێکی خۆش بەرهەمێکی خۆشی هەنار لەو ساڵەیە بێتە بەرهەم لە ڕاستیا دارەکە جۆری ئەو ئاوە پیسە ناگۆڕێ بۆ هەنارەکە بەڵام تەعاملکردن لە ئیشەکە خاوێن نییە ئەگەر بە ئاوێکی پیس ئاوی بدێری ئەوش دەفرانێک کە تۆی تەیەکەی و ئەو کەسانێک کە ئیشەکەکەن دەسوپل و هیدیان هەمووی پیسە بێت دوای ئەو پیسە لەوانێت گوێزرێتەوە لەسەر توێکڵی هەنارەکە ئەوانە لەبەرەوە باشتر وایە بە ئاوی بیر یا بە ئاوی چەماو ئەو درەختانە بدێرێ بۆ ئەوەی سەلامەتی تەندروستی زۆرتر بێ زەویەکێ بێت چ جۆرە زەویەک بێت و شێوازی پەروەردەکردن و بەخێوکردنی بۆ ئەوەی بە ئەگەر مامەگیان نزیکی ئێرەش ببینەوە لێرە دەفرێکی تایبەتان داناوە بۆ ئەوەی نمایشی تای ئەو هەنارانە لێرە داتان ناوە بەجێ خۆشحاڵیەوە ئەمە کام جۆرەی هەنارە داتانەوە ئەوە ساڵەخانەکە بەس ئەوە ئێشتا ئەوە گەورەکەی نیە ئەوە وردەکەیەتی دەنکەکەی ئەوەیانین بە 5 ساڵ
ئەمەشی دەین بە 1500. جا بەبێمەوە سەر و پرسیارە جۆری ئەرزەکەی تا چەند ڕۆڵە بینێت لەوەی کە بەرهەمێکی هەناری باش بەرهەم بێت و لە هەمان کاتە شێوازی پەروەردەکردن و بەخێوکردنی بۆ یەکێک لەم دەنکە هەنارانە چۆن یعنی ڕۆڵ ئەبینێت چۆنە؟ خۆی هەنار درەختێکی کەشێکی مامناوەندی ئەبێ هەبێ نە زۆر سارد بێ نە زۆر گەرمیش بێ و حەز لە زەوی لمینە کا زیاتر لە قوڕین ئەگەر هات و ڕەگی زۆر چوە خوارەوە ئاو بوو ڕێگەکەی ئەگەنێ لە زۆر شوێن لە شارە زۆر لەبەرەوەی بەحرەکە لە ناوچەکە نزیک بووتەوە ئاو چۆتە ژێر هەنارەکان وشک بوون لەبەرەوە حەزەکە زەویەک بێ هەناسەی هەبێ لمی زۆر بێ لە هەمان کاتا کەشێکی مامناوەندی هەبێ زۆر گەرم نەبێ چکە گەرم بوونیە بێتە هۆی خۆرلێدان لە توێکڵەکەی دوای توێکڵەکەی ناوکەکەی وشکە بێتەوە ئاوی کەمە بێ کاتی خۆی تامێکی تفتێتە دەم بتەوە ئەو کاتە دەنکی هەنارەکەش ڕەنگە بە جوانی گەشە نەکات دەنکی هەنارەکە یا سپێ بێتەوە یان کاتی ئەی خۆی ئەزانیکەوە خۆرەکە تەسیری تێکردووە تامی تەبیعی خۆی نامێنێ ئەوەی کە باسەکرێت لە ناو کوردەواریشا زۆر باوە ئەڵێ ئەگەر هەنار بارانێکلی بە ئەوە ئەو ساڵە هەنارەکەی زۆر بەتام و شیرین و ئاوارە بێت ئەمە هەروایە عین لە کۆن و تا و کوێستار بەو شێوازە باس کراوە زۆر ڕاستە ئەوە بێ لە بارانی پاییز جاران بارانی پاییز لە مانگیدا ئەباری ئێستا کەوتۆتە مانگی 11 و ئەوانە لەبەرەوە ئەگەر بارانێکی پاییز لێبا زۆر باشترە چکە جەوێکی شێدار دروستە بێ هەناریش پێویستی بە جەوێکی شێدارە هەتاوکو گەشاوە و جوان بێ دو پرسیار مەکەم ئەنج یەکێک لەو پرسیارە هەرە تایبەتانە ئەکەین لە بەڕێزت دوای ئەم پرسیارم پێم باشە باس لەوە بکەی ئەم ساڵ بەرهەمی هەنار پێت وایە لە چه ئاستێکایە تا چەندە ساختکردنەوەیکی باش کراوە بۆ ئەوەی باغداران و تەواوی جوتیاران تەواوی بەرهەمەکانیان ساخت بکەنەوە بەڵێ شکر ئەمساڵ بەرهەمی هەنار زۆر باشە جۆرەکەی باشە بڕەکەیشی باشە بەڵام لە پاڵ ئەم فیستیڤالە من زۆر جار بۆ بەڕێوەبەری کشت و کاڵەوانە پێشنیارم کردووە کە ساردخانەیەکی گەورە لە ناوچەی هەڵەبجە بکرێتەوە و ئەو خەڵکە چۆن ئەچێک گەنم لە سایلۆکان تەسلیمەکە با خەڵکی باغداریش بتوانێت هەنارەکەی برا بە دەرەجەی خۆی بەو دەرەجەی کە باخەکە بەرهەمی هێناوە بکرێنە چەند سنفێک و وەربگیرێ ئەجینا بەم شێوەیە لەوانەیە ئێستا من بتوانم 500 کیلۆ 600 کیلۆ ئەوانە ساخ بکەمەوە بەڵام ئەوی تری ساخکردنەوەکەی زەحمەتە لە ئێرانە بینیومانە بۆ سێ و بۆ بیوەکانی تر ساردخانە لە هەموو ناوچەکان هەیە بۆ چۆن ناوچەی ورمێ هەمووی سێوە بەڵام یەک سێویان نافۆتێ لەبەرەوەی ساردخانەکان هەمووی وەرەگرێ لە کاتی خۆیان کە بەرهەمەکە لە بازاڕانەما ئەوانەی نێرنە عێراق و نێرنە ئەفغانستان و شوێنەکانی تر شکر لێرە بەرهەمێکی زۆر جوان هەیە جا ئەو بەرهەمە زۆربەی کات خەسارە بێ یانەوەی بکێتە ڕووبەهەنار ڕووبەنارەکەش لە ناوخوا سەرف نابێ بۆ شەربەت دروستکردن لەبەرەوە زۆربەی زۆری ئەمێنێتەوە جوتیارەکان یا باخەوانەکان زەرمەندەبن زۆر باشە دو پرسیار مەکەم ئەوەی کە ئەڵێن بەڕێزیشت باست کرد کللتوری یارسانەکان زۆر گرنگی بە بەرهەمی هەنارەیان پێم خۆشە لە زاری خۆتەوە ئاماژە بم بابەتە گرنگە بکەی بەڵێ یەکێک لە میوە پیرۆزەکان لای یارستانەکان هەنارە لەبەرەوەی هەنار مای دروستبوونی باوە یادگارە کە ڕابەرێکی یارستانیە لە ناو ئاینی یارستانە ناوی هاتووە لەبەرەوە لە بەشێکی بەراسیمە ئاینەکانیشا هەنار بەکارەهێنرێت لەبەرەوە پیرۆزێکی خۆی هەیە لە ناو یارستانەکان بیرم نەچێ ئەمە شتێکێکە لە بەرەمە جوانەکانی کوردستان قەزوانیشتان نمایش کردووە زۆر بە کورتی تا چەندە قەزوانیش هەم سوود و بایەکی خۆراکی باشیەوەی پزیشکەکان باسیەکەن لەم فستیڤالانەشە گرنگە نمایشیان بەرهەمە خۆراکیانش بکرێت بەڵێ ئەو ناوچەی ئێمە یەکێکە لەو ناوچانە کە شازە لەم ناوچەیە کە زۆر گرنگی داوە کە داری قەزوان نەفەوتێ ئێستا زۆربەی خەڵکی هەڵەبجەیە بۆ ئەو ناوچەیە بۆ قەزوان لەبەرەوە باوباپیرانی ئێمە پارێزگاریان لێ کردووە لەبەرەوەی دارێکی اقتصادیە هەم بنێشتەکەی هەم بەرەکەی هەم بەرهەمی بە شێوەیەکی گشتی حتا دارەکەی لە داری بەڕوش بەهێزترە لەبەرەوە زۆر زۆر گرنگە پارێزگاری لێ بکرێەوە هیوادارم کشتتوکڵ لە داهاتوە بیر لەوە بکاتەوە لە جاتیەوە داریکە داری قەزوان بڕێن چکە تەمەنیشی زۆرە بەرهەمیشی
وەدارێکی اقتصادی و باشە بۆ خەڵک. هەمیشە بازارێنێکی باشیش بۆ بەرهەمەکانتان بکەن. زۆر سپاس بۆ وتەکانی زۆر بەڕێزیان. جا ئێستا پێم خۆشە بەدەر لە بەرهەمی هەنار پێمان خۆشە بچینە لای یەکێک لە بەرهەمە سروشتیەکانی دیکە ئەویش هەنگوینی سروشتیە. با بچینە لای ئەم کاکەیە کاکە گیانم کاتت باش لە دێمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە سڵاوێکی گەرمت لێ. وەسەلام ورحمەتوڵڵا بەخێر بن سەر چاو حەزەتان کێشا بەخێر بن یاخوا. پێم بڵێ بەرهەمی ئەم ساڵی هەنگوینی سروشتی بەرهەمەکەی چۆنە؟ پێش هەمووشتە الحەمدولیلا ئەم هەنگوینی ئەمە غەیبیە شتێک نییە بڵێ وەڵا بەدەست خۆمانە خۆی گەورەی نێریە سپاسی خواکەم پێش هەمووشتە ئەمە ناڕزایی نییە بەڵام شتەکە کارەکە بە پێویست نەبووە الحەمدولیلا ئەمە هەنگەوانین من ناو خۆم ناو ئومێد تاالب قادرە لاوجە شەیدم هەنگەوانین بەڵام چاو خۆش بێ ئێوەش بەخێر بن ڕاستی هەنگوینمان ڕاستی بە پێویست نەبووە بەڵامی تر تۆ لە 6 سنوق بۆ منە 50 کیلو هەنگوین بەڕاستی هیچ نییە بەڵام الحەمدولیلا حەمدی خواکەین ئێمە ئەگەر بۆ هەنگوینەکەمان بمانوێت هەنگوینێکی ناعەسڵ بێنین ئاگە شەکری بنێن لەوان لە هەموو سنوق 10 کیلو هەنگوین لێ دەکەین بەڵام لە بەروی هەنگوینەکەمان ئەسڵە و هیچ گومانێکمان لێ نییە ئێمە ڕاستی کەمترمان بەرهەمی کەمترمان نەبێ. زۆر باشە. ئەم جۆرە فستیڤاڵانە چۆن ئەبینی کە تەواوی دوکانارەکان یاخود خاوەنکارەکان یاخود تەواوی باغداران لێرە لەم فستیڤاڵە بەیەکەوەن تەواوی بەرهەمەکانیان نمایشەکەن؟ بەڕاستی کارێکی زۆر جوانە کارێکی بڵ بە تایبەتی فستیڤاڵی هەنار لە هەڵەبجە زۆر تایبەتە لە هەموو کوردستانە تیانێ وەکو فستیڤاڵی هەڵەبجە لەبەرەوەی قانونێک و یاسایەکی زۆر چاکیە خەڵکێکی زۆر جیاوازی هەیە من هەموو ڕێزمێ بۆ هەموو ناوچەکان بێ جیاوازی بەڵام هەڵەبجە تایبەتە هەڵەبجە خەڵکێکی زۆر تێکەڵن کۆمپانیەکان و ئەم لایەنە پەیوەندیەکان کارێکی زۆر باشیان کردەوە بەڵام ساڵ بە ساڵ ئەمەش وەکو گولەیەکەڵم سەر بە سەر پارە زیاوەکەن بۆ ئەم کەپرانە پێشتر 50,000 ئەسایان دەنەوەی سا کریانە بە سەڵ داواکاریمان هەیە کە دای بەزین تۆزە بۆم خەڵکە فەقیرە ئەنا کارەکان زۆر جوانە دەستیان خۆش بێ و ماڵێ ناوە بێ خۆش بێت ئێوەش بازاڕێنێکی باش بۆ تەواوی بەرهەمی هەنگوینی سروشتی بکەن پێمان خۆشە زۆرترین تەواوی باغدارەکان و تەواوی خاوەنکارەکان لەم فستیڤاڵەیە وەربگرین ئەچینە لای یەکێکی تر لە باغدارە نمونەیەکان کە لەم فستیڤاڵەیە لە دەیەمین فستیڤاڵە بەشداری کردووە هاوکارم کاکسیروان لەگەڵم بێت گەرم کاکەیە هاوکاریمان بکات سڵاوت لێ بێت ئەم کاتە چاو بەخێر بێن بەیانی زوو هاتیت بۆ ئەوەی ئامادەکارێکی باش بۆ تەواوی بەرهەمی هەنارەکەت بکەی لەم فستیڤاڵەیە؟ بەڵێ پێم بڵێ بەڕێستان لە کوێ هاتوون لە چ شوێنێکی کوردستانەوە ئەم بەرهەمە جوانی هەنار لەم فستیڤاڵە نمایشەکە؟ بەڵێ ئەمە هەناری هەوارە کۆنە هەر سەر بە هەڵەبجەیە لادەیەکە لە نزیک سەر حدودە بەڵێ پێم بڵێ ئێوە چەند دۆنم زەویتانەیە تایبەت بە بەرهەمی هەنار و ساڵانە تەواوی بەرهەمەکانتان ساغەکەنەوە؟ وڵا زۆرمان هەیە تقریبەن 12 دۆنمێکمان هەیە ئیتر ساڵانەش زۆر هێنین بۆم فستیڤاڵە یا لە دەرەوە ئەیفرۆشین. ساڵێک بەشداریەکی لەم فستیڤاڵە؟ زۆربەی ساڵان بەشداریمان کردووە بەڵێ. ساختکردنەوەی تەواوی بەرهەمەکانی با بڵێن باغدارەکان چۆن ئەبینی لەم جۆرە فستیڤاڵانەیە؟ خراپ نییە زۆربەی زۆری پێم وایە لەم فستیڤاڵەیە سەرفە بێت ئەوەشی کە لە فستیڤاڵەکە سەرف نەبێت لە دەرەوەی فرۆشە لە ئەلوەیە لە دوکانەکان. کەواتە با پرسیارێکیش تایبەت بە ئەم بابەتە بکەین وەکو باغدارێکی نمونەیی ئێوە چۆن هەنارێکی باش و هەنارێکی تامپۆش و شیرین و ئاوار پەروەردەکەن لە باخەکەی خۆتانە؟ بڵێ وەڵی چاکی هەنار ئەگەڕێتەوە بۆ یەک خاکەکەی دوو ئاو ئێستا ئەگەر هەر باخی ئاوی باشی هەبێ هەنارەکەشی باش دەرەچێت ئەگەر ئاو کەم بێت هەنارەکەشی جوان دەرناچێت. ئەگەر کەسێک وەکو مشتریەک بێت بڵێ کاکە من چۆن هەنارێکی باش دەستنیشان بکەم بۆی بیکڕم یعنی بەچی کڕیارەکان هەناری باش دیاکەنەوە؟ بەڕەنگەکەیە دیارە بەڵێ چیترە؟ زیاتر بەڕەنگەکەیە بۆ نمونە ئەگەر بیشکێنی سەیری ناوەی بکەوە ناوەوەی دیارە بەس ئەگەر بتەوێ ینی یەکسەر هەر بە سیرکردن بزانی کام هەنارە باشە سەیری ڕەنگەکەی بکەی ئەزانی. توکڵەکەی تا چەند دەورە بینێ؟ هەیە؟ توکڵەکەی بڵێ ئێستا بۆ نمونە ئەو هەنارە ڕەونەقی هەیە توکڵەکەی جوانە
ئەزانی کە ناوەکەشی هەنارەکەی جوانە ئێستا بۆ نمونە هەنار هەیە بۆ نمونە دیوی دەرەوەی وشک دیارە ناوەکەشی هەر وشکە ئاودار نییە. ئەڵێن جۆری هەنارەکان و یاخود گەورە و بچووکی هەنارەکانیش ڕۆڵە بینێ ئەم ساڵڵێن هەنارە بچووکەکان زۆر تامی هێشتی وا هەیە یان جیاوازی نییە؟ بەڵێ نا پێم وانی ینی گەورەی و بچووکی زۆر دەور ببینێ زۆر دەور نبینێ. جاری وا هەیە هەنار بچووکەم ناوەکەشی زۆر جوانە بەڵام ئەگەر هەنار بیهێڵیتەوە تا ماوەیەکی درەنگ بچووکەکانیش ناویان زۆر جوانیان دەنک گەورن و ئاوداریشن. باسی ئەم گوێزەشمان بۆ بکەی ئەمە لە کوێ ناوتانە؟ ئەوە شەر گوێزی هەوارە کۆنە. زۆر باشە. بەهەمیەم ساڵی گوێز لە چاستێکە باشە؟ خراپ نییە زۆر باش نییە و خراپیش نییە. سپاس بۆ بەشداریکردنتان بۆ هیوایی بتوانن بازاڕینێکی زۆر باش بۆ تەواوی بەرهەمەکانتان بکەن. خۆشەویستان ئێمەش لەم بەشەی پرۆگرام بەجێتان ئێڵین بەڵام بە پێی دەرفەت گەر دەرفەت هەبوو چەند با بڵێن تەواوی باغدارەکانی تر بەسەرەکەین و خاوەنکارەکانی تریش ئەچینە لایەن. لە ئێستای ماڵاوایتان لێکم هەر شاد بن. بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین و هەر ئەڵێن دەرفەتی ئاوا فێستیواڵی لەم چەشنە سەرکۆ وا ئەکات کە گەشتیان ڕووبکاتە هەڵەبجە وەوا بکات کە ئەم بەروبوومانە تەنیا لە بازاڕەکانی هەرێمە نەمێنێتەوە تەنانەت بەرەو شارەکانی تری عێراق بچێت. جا ئێمە کە ئەم هەموو تیشکە خینە سەرەوەی کە فێستیواڵی لەم چەشنە گرنگی هەیە بۆ گەشتیار سەرۆکی دەستەی گەشت و گوزار خات و ئەمەل جەلالمان لەلای ئەو زیاتر پێمانەڵێت کە فێستیواڵی لەم جۆرال بە پێی ئەزمونە پێشەکان تاشان خزمەتی گەیاندووە بە کەرتی کەشت و گوزار ئەمەل خان بەخێر بێت خۆتان بەخێر بێن هاتنە بۆ لای ئێمە پێشوی قسەمان لەگەڵ کەوی تجارە بە هەنارێ بخۆم ئەمەل خادانێتتر بۆ بشکێنە سەرکۆ بەس منەم زانی کامە باشە حەزل لە کامیانە لە تامەکەیاپاس هەنار وەکو شووتی وایە بێەوە پێکێشی لی ئەزانی بۆ نمونە ئەمەیانت پێ چۆنە ئەمە ساڵەخانی من بە ساڵەخانی باشە ناسم من هەنار چۆن تاقیەکەمەوە باش ئادی ئاوا بە پەنجە کرچێکی لێوە هات ئاوای لەکەی لە ژێر پەنجەتە هەست بە ئاوی هەنارەکەکەی کاتەقێ لە ناوە ئێستا ئەمە باشە بەدڵنیایەوە باشە هەر ئەم مۆجبەیە کە داتان ناوە لە هەنارە نایابەکانی هەڵەبجەن هەر ئەو جوتیارە بەڕێزە ژووتی باخەکەی کاهی ئەو بوو وتیوتی ماشەڵڵای لێبێ هەناری ئەم ساڵ زۆر تایبەت کاسمەمان زانێت چقۆکەمان لێسە بە دڵنیاییەوە سپاس بۆخوا لەم فستیڤالە بۆمان دەرەکەوێت کە ساڵ بە ساڵ جوتیارە ناوازە و نمونەیەەکانی هەورامان و هەڵەبجە ئیش لەسەرەوەکەن کە کێبڕکەیەکی زۆر نێودەوڵەتیەکەن واتە هەنار خۆ هەر لە کوردستان نییە بەس جۆری هەنارەکانی هەڵەبجە تەمانە مایکەتان خراپە لە بەرەوەکارانم بتوانن مایکێکی دەستیشمان بنێ خاتووە مەل باش دەستەکانە خۆش بەوە یارمەتی ئەوانی شەدەی نابۆچی حیرانەڵێ ئەو سەرکۆ بۆ دانێ هەنار هەڵ نەبژێرین بۆ خاتو ئەمەل هەتاکو ئەو مایکە هاوڕێیان بۆ چاکەکە من ئەمڕۆ هەر لەسەر توانەکانی تۆ بۆ هەنار قاشکردن زۆر زۆر ئەوە نەبوو باش ئەدەی تۆ بە دڵی خۆت و بە پێی و ئەزمونەی هەتا ئەمەیان بەس ئەو جوتە لە یەک مەکە تۆ خۆزگە دانەکە بهێنای مادام چقۆت پێنیە ئاسانتر پێنیە دا کڵیشاوەکانی کەم بەس ئەمە تاوە نارێکی باشە دەی ئەوەی لێکە وڵا ئاوە ناشکێ سەحر بە قەڵشکرا بەڵام دانێکمان قاش کرد خواردیەوە تامی خۆش بوو هەر چقۆیەکی بۆ هێنی دوای بەرنامە لە فەتێکا بۆی قاشەکەیت تو ئەمەل بەخۆش ئەجا کرد فستیڤالەکە فستیڤاڵی پاییز و هەناری هەڵەبجەیە کاتێک کە باز لە هەنارەکەی تەنها هەنار نییە بەڵکو وەرزی هەنارە ئەم ساڵ ئێستا وەرزی هەنارە کاتەکەی ئەوەیە کە هەنار هی ئەو عینەکەتەوە عینەکە کە دانەمزان باش ئەوە هەناری هەڵەبجە کۆمەڵێک تایبەتمەندێتی خۆی هەیە ئەو تایبەتمەندێتانی کە هەیەی جیاوازە لە سەر ئاستی نێودەوڵەتی هەروایشی کردووە کە هەناری هەڵەبجە بازارێکی گەورەی لە ڕووی نێودەوڵەتیەوە بۆ پیا بووە کە ئێستا هەنارداکرێ و ئەمەش بەڕاستی ماندووبوونی باز و هێز و چاوەکانی جوتیار و خاوەن کێڵگە کشتتوکاڵەکانی هەورامان و هەڵەبجەن لە فستیڤاڵی هەڵەبجەیە تەنها هەنار ئەمڕۆ نافرۆشین
بەڵکو بەربوومەکانی هەنار بەربوومەکانی بەرهەمەکانی تری کشت و کاڵی کە هەنجیر و ترێ و مشتەقاتەکانێتی لە هەمان کاتیشە ئەمڕۆ جگەلەوە کۆمەڵی چالاکی ناوازا بینی سەحەرخان گوێت لە گۆرانی ڕەسەنی هەورامان و هەڵەبجا بێت هەر پێش جەنابەت گروپێکی هەڵپەڕکێ لامان ئامادە بوون شێوازی جیاوازە بێ ڕوڵاخێتان بنووسێ ئەم شتم دەکەن هەرەوە تا مایکەکە بە یەکسەری بکەینەوە عینەکەکەش لێ بێتەوەیتر ئەم جارە کێشە نابێ فەرموو ماڵتان ئاوا بێت زۆر سپاس ئەمڕۆ لە بیدایەتی دەستپێکردنا بینیتان کە نمایشێکی هوەری کوڕانی هەورامان و هەڵەبجە کە زۆر ناوازە بوو هەم لە جلوبەرگیان هەم لەو شێوازە هەڵپەرکی ڕەسەنەی کە لە هەورامانە نمایشیان کرد لە هەمان کاتە ئەمڕۆ بۆ 3 ڕۆژ ئەم فستیڤالە بەردەوامە بێ بەردەوام بوونەکەی بریتیە لە کۆمەڵی چالاکی جیاواز واتە هەم دیبیتە بێ واتە گفتوگۆکەین لەسەرەوەی کە چۆن بتوانین فستیڤاڵی هەنار ببێتە ئەو فستیڤالە نێودەوڵەتی کە ساڵانە لە هەموو پارێزگاکانی عێراق و پارێزگاکانی هەرێمی کوردستان خۆی ئاهاتن بەڵام چۆن وا بکەین ئەو 40 میلیۆنەی عێراق زۆرترینی لە ماوەی و 3 ڕۆژەیە کۆکەینەوە لە هەورامان چۆن وا بکەین کە زۆرترین بازار و خەرجی لە ڕێگای ئەم 3 ڕۆژی فستیڤالەوە بۆ جوتیارەکان و بۆ خاوەن پرۆژەکان و خاوەن کارەکانی ئێرە کۆمەڵە کاری دەستیە بینی کە کچان و ژنانی هەڵەبجە لەگەڵ کوڕانی دەزڕەنگین و کچانی دەزڕەنگین ئەیبینی چالاکی شێوەکاریە بینی کۆمەڵی هونەرمەندی شێوەکاریە بینی لە تابلۆکانیان ئەگەر دیقەتی تابلۆکانیان بێ تعبیر لە شوناس و ناسنامەی هەورامان و هەڵەبجا کات واتە مێژووی هەڵەبجا ڕەسەنایەتی هەورامان و هەڵەبجا ئەم ناوچێ هەمووی ناوچێ شارە زۆر کە بەناوبانگە بە خاک و خۆڵی بە پیتی و ئەمە وای کردووە کە لە ڕێگای ئەم فستیڤالەوە دەبینی کۆمەڵێک چالاکی ئەم باخچێ کۆمەڵی تایبەتمەندێتی هەیە کە خێزانەکان کە دێن ماندوو نابن لەگەڵ مناڵەکانیان ئەوانیش بێ بەژنی چالاکی مناڵانی لێیە و بازارکردنێکی زۆر جوانە کە بەرامبەرمانە و خاڵەیە دانیشتۆ تەزبیح حەفرۆشە کەواتە ئێمە هەر تەنها هەنار ئەمڕۆ بازار ناکەین بە بازار ناکەین بەڵکو تەواوی بەرهەم و شەونخونی و ماندووبوونی جوتیارە نمونەیی و خاوەن پرۆژە و خاوەن چالاکیەکانەکەین و لە ڕێگای ئەم بازارکردنەوە سەرمایە گوزاریەکی ئابووری دروستەکەین واتە سەرنجام دەتوانین بڵێن فستیڤاڵی هەنار و هەڵەبجە فستیڤاڵی هەموو لایەنەکانە چۆن ئەمە بە نێودەوڵەتی ئەکرێ ئەمەلخان ئەوەی کە باست کرد ئێوە لێستا ئێمە ئەم ساڵ ناومان لێنا فستیڤاڵی نێودەوڵەتی واتە بە نێودەوڵەتی بکەین ئەویش لەبەرەوەی کە ئەمانەوەی جگە لە هەنار دەکردن گەشتیارانی کە ئەمڕۆ لە کوردستانن گەشتیاری بیانی بینیمانە ژمارەی زۆر لە گەشتیارانی وڵاتانی دەرەوە کە ئەمڕۆ هاتوون سەردانیان کردووە و بەیانی دوو بەیانی زۆرترین گەشتیاری بیانی دەبێنن لەم فستیڤاڵە بەنێودەوڵەتیکردنەکەی واتە کۆمپانیا گەشتیارەکانی وڵاتانی دەوروبەر وڵاتانی دەرەوە بەشێک بن لە ساحکردنەوەی ئەو بەروبوومە بەشێک بن بە بازارکردن و ئەو کۆمپانیا گەشتیاریانەی کە گەشتیارە هێن و ئەبەن بۆ دەرەوەی عێراقیان لە دەرەوە هێن بۆ کوردستان سەردانی فستیڤاڵەکەکەن تەنها بینین نییە بەڵکو خەرجیشەکەن واتە دراوی قورسی شەهێنینە ناو فستیڤاڵەکەەوە کە تەنها دراوی عێراقی نییە بەڵکو هی وڵاتانی دەوروبەر و وڵاتانی ئەوروپیە کەواتە توانیمانە ڕێگەم فستیڤاڵەوە هەم بە گەشتیاری بکەین و هەم ساحکردنەوەی بەروبوومە کشت و کاڵەکانیش خات و ئەمەل ئەبینی کە ئەما 3 ڕۆژەکانێ منیش لێ زانم تۆزە بزانم ئەم باش فێری لەتکردنەکەشیان کردوم چەقۆیان بووێنە ئای دەستیان خۆش ئەوەی کە باشە تامی کە بزانە چۆنە تامی بکە سەرکە خۆشە تامێکیەکەی دەستەکانە خۆش بێ هەنار ئاوا نایخۆی هەنار ئەگەر بتەوێ هەنار بەڕاستی هەنار بخۆی باشە دەبێ ئەو ناوە سپێشی لەگەڵا بخۆی خۆڵەن زۆر زۆر بەسوودە بۆی تفتی و شیرینیەکەیان تفتی و ترشیەکە بەیەکەوە کە تێکەڵەکەی تامێکی تایبەتی هەیە خات و ئەمل مادام ئەم فستیڤاڵە گەورەیەمان هەیە و ئەم بەروبوومە جوانەمان هەیە تا چەند گرنگە لە ڕووی گەشت و گوزارە وەکو خۆشە ئاماژە و پیا بۆ نمونە لە خواروی عێراقەوە خوشک و عەرەبەکانمان سەردانی ئێرە ئەکەن وەروی هەرێمی کوردستان ئەو کۆمپانیانەی کە تۆ پەیوەندیت لەگەڵیانە و ئەزانی کە بە پێ و ئامارانی گەشتیار چەند ڕووماتیەکە بۆ منە لەوانەیە هەندێک لە گەشتیار نەزانم فستیڤاڵە هەیە هەندێک لە گەشتیار نەزان هەڵەبجە و ئەحما و ئاوێ سەر چەند خۆشە و چەند دڕفێنە
هەم بێتە ئێرە و هەم برزانێت کە ئەم ناوچەیە بەمبەر بوومە دۆڵەمەە ئێوە پەیوەندیی واتان دروست کردووە لەگەڵ کۆمپانیا هەر ئەمڕۆ من ئەو لێدوانانەی کە یاومە بەشە لەو کەناڵەکانی عراقی بووە کە بە زمانی عەربی ئێمە لێدوانمان بۆ داون کە بانگشتمان کردوون بفەرمونون بۆ فستیڤاڵی هەنار ئەم گەشتیارانی کە دەیبینن هی ناوەڕاست و باشووری عێراقا بابەتێکەیە کە من لێرە زۆر سوپاسی دەستگاکانی میدیا و پلتفۆرمە جیاوازەکانی سوۆشال میدیاکەم کە لە ڕێگای تیکتۆک و فەیسبوک و تویتەر و لایەنەکانی ترەوە دەبینی ژمارێکی زۆر لە گەشتیار لە ڕێگای مۆبایلەکەی خۆیەوە ئەو ناوچانە ئەناسێنێ کە سەردانی کردوون واتە لە ڕێگای ئەو پلتفۆرمانەوە توانین بڵێن زۆرترین مارکێتینیان زۆرترین بە بازارکردنەکرێ بۆ ناوچە گەشتیارەکان بۆیە دڵنیام ئێستا ژمارێکی زۆر لە خەڵکی عێراق لە گەشتیاران ئاشنان بەم فستیڤاڵە چونکە ئەمەیەکە من ساڵ نییە ساڵانە ئەم فستیڤاڵە بەڕێواچێ وەکوتیشم لە ڕێگای بەشی مارکێتینی هەم بەڕێوەبەرایەتی هەم دەستەی گەشت و گوزار و لە ڕێگای ئەو کۆمپانیانەی کە بەشدارن لەگەڵمانە ئەوانیش مارکێتینی بۆکەن دڵنیام کە ئەمڕۆ ئەو ژمارەی کە ئیبینی دوو بەیانی سێ هێندە دەبێت و بەیانی زۆر زیاترە بێت چونکە دوو ڕۆژی پشومان بەدوایەت لەم دوو ڕۆژە پشووە هەموو خێزانەکان دێن هەم بۆی هەنار بکڕن هەم بۆەوەی سەردانی کارگەکان بکەن کە شەربەتی هەنار بەرنەوە لەگەڵ خۆیان هەنار بەرنەوە لەگەڵ خۆیان بە دڵنیایەوە ئەمە جێگەی دڵخۆشی و لە هەمان کاتیشا ئەو پەیوەندی دروستکردنە زۆر گرنگە بەس من پێم سەرنجی من بەلای ئەوەی کە لە ساڵی پارە ئامارێک هاوکارانم ێساپیانوتم ملیارێک و 300 ملیۆن بووە کە ناوچەکانی تر و شارەکانی تر چاویان لەسەر هەڵەبجەیە ئێوە وەکو گەشت و گوزار وەکو لایەنەکانی تر بۆ هەوڵنایەن ئەم فێستیڤاڵە گەورەتر بکرێت بۆ هەوڵنایەن زیاتر بە نێودەوڵەتی بکرێت و بتوانین ئەو بڕەپارەیە یاخود ئەو ئامارە و لە بەردەمتانە بەرز بکرێتەوە ئێوە چی ئەکەن بۆ ئەم بابەتە؟ ئێمە فستیڤاڵی نەک هەنار هەموو فستیڤاڵەکانی کارە دەستێکان و فستیڤاڵی بەربوومە جیاوازەکان ئێمە فستیڤاڵی هەنجیرمان هەیە بەرسپاسەوە کورسات فستیڤاڵی کاڵەکی ئەنجامدا فستیڤاڵی بەروبوومە کشتتوکاڵەکانی ترمان هەیە کە سێ و شیرەمەنیەکان و بابەتەکانی تر هەیە بۆ ئەوەی ئەم بابەتە ئاستێکی با بڵێن بەرزتر وەرگێت هەم لە ڕووی کواڵەتی خزمەت گوزارەکانەوە هەم لە ڕووگای ئەو ستێجانەی کە دایەنێن بەڕاستی جوتیارەکانی ئێمە بەداخەوە بە سپاسەوە بۆ وەزارەتی کشتتوکاڵیش کە بەردەوام هەوڵەدات کە ساختکردنەوەی بەروبوومی کشتتوکاڵە جوتیارەکان بگاتە ئەو ئاستەی کە نەک زیان بکەن بەڵکو قازانج بکەن بۆیە زۆر جار لەم مێرەجاتانە یان لەم فستیڤاڵانە جوتیارەکە زۆر ماندوو بووە چاوەڕێی ئەوەیە لەو ڕۆژەیە لەو چەند ڕۆژەیە بەروبوومەکانی هەم ساغ بێتەوە و هەم پێداویستەکانی بۆ ساڵی داهاتوو دەستەبەر بکرێ زۆر جار لایەنە داراییەکە ئاستەنگەکە زۆر جار نەبوونی میزانەیەکی پێویست بۆ ئەوەی کە فستیڤاڵێکی نێودەوڵەتی کە تۆڵی نێودەوڵەتی واتە ئەو مەساحەی کە دەستنیشانیەکەی بۆ فستیڤاڵەکە لەگەڵ ئەو کەپرانە یان ئەو ستێجانەی کە دەستنیشانێکەکەی ئەو ستێجەی دروستیەکەی ئەو شێوازەی دانانەکەی ڕێخستنەکەی بەرنمەکانی بانگشتی میوانەکان کاتە تۆ بە نێودەوڵەتیەکی کەواتە تۆ بێ میوانت هەبێ میوانەکان شوێنی مانەوەیانەوێت هاتوچۆیانەوێت میوانداریانەوێت ئەم جۆرە بەڕاستی ئێمە دەستمان پێ کردووە بەڵام هێشتا باڕازگۆ بین هێشتا نەمانتوانیوە لە ئاستی ئەو خزمەت گوزاریە کواڵێتیە بەرزە بین کە پێویستە کات هەمان بێ ئەویش سەبەبەکەوەیە بەشێکی گەڕێتەوە بۆ نەبوونی هوشیاریەکی مێرەجان و پێشانگانی دەوڵەتەکان یان تێنەگەیشتن لە بەهای ئەم پێشانگانە زۆر جار کەسێکەڵێ من بۆ خەرجی بکەم بۆەوەی کە ستاندێک بگرم یان کەپرێک بگرم نازانێ ئەوە دەبێتە مای ئەوەی کە هەم خۆیان ناسێنێ ئەم بەروبوومەکەی خۆیان ناسێنێ هەم بازار بۆ داهاتوی خۆی دروستەکە و دەبێت بە بەشێک لەو بانگەوازەی کە بۆ کاڵەکانی بۆ بەرهەمەکانیەکرێت بۆیە دڵنیام ساڵ بە ساڵ ئێمە بەرنامەکانمان و چالاکیەکانمان و سیاسەتی بە بازارکردنمان زیاتر پێشەکەوێ ئەگەر بەراوردیکەن بە 4 ساڵ لەمەوە پێش یان 3 ساڵ پێش ئێستا ئەم فستیڤاڵە بۆ جۆرێ نەتەبینی بۆیە ساڵ بە ساڵ دەبینی هەربوونی ئەو هەموو ستێجە لە دەستگا میدیایەکان بوونی ستێجی چالاکی جیاواز بوونی ئەو هەموو میوانە جیاوازانە و کۆمپانیا و شەریکاتە جیاوازانە بەشداری کۆمپانیاکان لە ڕێخستنی ئەم فستیڤاڵە
کە لێرە سوپاسی کۆمپانیای ئەتلەس ئەسیلەکەم کە بەشێک بوون لەم فستیڤالە و سوپاسی تۆڕی ڕێکخراوەکان و دامەزراوەکانی تریشەکەم کە هەمیشە لەگەڵمانن بۆ ئەوەی بتوانین بە جوانترین شێوە و بە باشترین شێوە خزمەت بە گەشتیاران و بە ئارزومەندانی فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە بکەین. دەستی هەموو لایەک خۆش بێ. ئەمەلخان باست کردوتت بۆ نمونە بینیمان نمایشێکی هەڵپەڕکێمان هەبوو هەندێک چالاکی تایبەت هەیە لانێ زۆر ناوازە بێ کەسانێک بە تایبەت ئەوە لە یادگانە ئەمێنێتەوە ئەڵێ فلان وەخت لە فلان فستیڤاڵی هەرێمی کوردستان من ئەوەم بینی یان باسی ئەکات لا دوایە ئەم جۆرە لە داهێنانانە تا چەند ئەتوانێت سوودی هەبێت و ئێوە چیتان کردەوە بۆ ئابدەیتبوونی خۆتان بۆ ئەوەی کە ئابەم شەوەیە داهێنان بکەن کارێکی تایبەت و جیاواز بکەن. ئەگەر مایکەکە یەک ئاوڕێک بەرەوە بە دواوە کوڕە قۆزەکانی کوردستان و هەورامانە بینی ئەمە ئەومان پێ ئەڵێ کە ئێمە لە ڕابردوودا بەداخەوە هەژمونێکی بیانی زاڵ بوو بەسەر تێفکرینی بیرکردنەوە و ڕەفتاری ئێمە لەوەی کە دایمەن گوێچکەمان چاومان پڕ بوو لە زمانی جیاواز لە هونەری جیاواز و لە غیابی یان پراوێز خستنی هونەرە ڕەسەنەکەی کوردستان لەم فستیڤاڵە جارێکی تر گوێچکەکانمان ئاشنا بێتەوە بە مۆسیقا و هونەری ڕەسەنی کوردستان و هەورامان جارێکی تر دەست و پەنجە و خامەی کچان و کوڕانی شێوەکارە بینین لێرە کە بەرهەمی ناوچەکە نمایشەکەن جارێکی تر جلوبەرگی ڕەسەنی کوردەواریە بینینەوە کەواتە فستیڤاڵ تەنها بازارکردنی هەنار و بەروبوومەکان نییە بەڵکو ژیاننەوەی شوناس و کللتور و فەرهەنگی کوردەواریە و جارێکی تر ئەم ناسنامەیە بە زیندویەتی ڕاگیرێ و جارێکی تر وا ئەکەین کە گەشتیاری بیانی و خوشکوبرایانمان لە باشوور و ناوەڕاستی عێراقیان لە وڵاتی ئێرانیان لە تورکیان لە هەر وڵاتێکەوە کە هاتەبن ئاشنایەکەین بە جلی کوردی بە شێوازەکانی جلی کوردی بەو نمایشە و بەو خۆراکە خۆماڵیانەی کە لە فستیڤاڵی هەنارە تۆ ناچیتە چێشخانە و میوانخانەکانمان بخۆی بەڵکو لە بەرهەمەکانی خانمانی دەزڕنگین لێرە کەلانە پراخە بینی خواردنی ئێرە ئەبینی ئەوانە ئەبینی خواردنێکە هەموو خواردنێک هێشتا خواردنم تاقی نەکردێتەوە ساڵانی پێشوو ساڵانی پێشوو ئەوەی کە ئەبینی یاپراخ هەبووە کەلانە هەبووە بەنان و ینی زۆر شتی جوان هەیە کە تۆ لێرە ئایبینیت یعنی ئیبداعیان تیا کردو داهێنانیان تیا کردو خات و ئەمەلکە باسی بابەتێکەکەین کە چۆن گەشتیار ڕاکێشین باسی بابەتی سەرنج ڕاکێشەکەین بۆ نمونە ئەڵێن فستیڤاڵی هەنار 3 ڕۆژ بەردەوامە بێت بەڵام تایبەتمەندیم فستیڤاڵەوەی ڕۆژی یەکەم ئەم چالاکیانە بەڕێواچێ بۆ نمونە کۆنسێرتێکە بە هونەرمەندێک یاخود چەند چالاکێکی ئەسب سواری و کۆمەڵە چالاکیە کە پەیوەستیشە بە کەلتورەکەمانەوە ڕۆژی دووەم ئەوە ئەم چالاکی ئەمانە سەرنج ڕاکێشن وا لە خەڵکەکات نەک یەک ڕۆژ ئامادەبێت بەڵکو 3 ڕۆژ ئامادەبێت وا لە گەشتیارەکە بەردەوام بێتە ئێرە کە کەشیار هاتێرە لێرە شتەک ڕێت لێرە نانەخوارد لێرە پێداویستەکانی کەیەک ڕێت ئەم بابەتە سەرنج ڕاکێشانە تا چەند لە بەرنامەتانەیە کاری لەسەرکەن بۆی زیاتر دەوڵەمەند بێ فستیڤاڵەکە هەروەمان کردو ئێمە ینی کاتێک کە تۆڵی فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە بەمانای ئەوە نییە تۆ تەنها هەنارە بینی بەڵکو وەکو خۆشت باست کرد کۆمەڵە نمایشی جیاوازە بینی کاتێک کە گەشتیار بێت بەس تەنها هەنار ببینێ دوو جاریەت و ئەڕوا و هەنارەکە ئەکڕێ و ئەڕوات بەڵام کاتێک کە ئەبیستێ ئێوارە لە هۆڵە داخراوەکان چەندین پارەی قورسە دەی هەتاکو و بتوانی هونەرمەندێکی ناودار بەشداری لە کۆنسێرتەکەی بکەیت لێرە بە بەلاش تۆ لە کەژێکی یان لە ژینگەیەکی زۆر سروشتی جوانە گوێت لە هونەرمەندەکانە بێ لامان کاتە ئەو دیبیت و گفتوگۆ کراوەی لە نێوانی دامەزراوەکانە بێت و ئەو نمایشە جۆرا و جوانان واتە ڕۆژی یەکەم جیاوازە لە دووەمش جیاوازە لە سێم ئەمە واکە کە گەشتیار هات هەر 3 ڕۆژەکە بتوانێت بمێنێتەوە و ئاشنا بێ بە چالاکی جیاوازەکان و ئەمەش واکات کە گەشت و گوزار بتوانێت لەگەڵ کشت و کاڵا وەکو باسم کرد بەسنەوەی کشت و کاڵ بە گەشتیاریان بە گەشتیاریکردنی ناوچە کشت و کاڵەکان و ئاشنابوون بە بەروبوومەکان و بە تەندروستیەکی بەرزەوە بگەڕێینەوە واتە ئەمڕۆ هەرچی ئەخۆی خۆماڵیە ورک دروست ناکەی لەبەرەوەی ڕۆشتنی لەگەڵا ڕاستە لەبەرەوەی هەوای ئازادە فستیڤاڵی هەنار
هەم تەندروستیە هەم وەرزشیە هەم هوەریە جاچی شخوانارێکی و گەشتیانە هەنارێککە بەسەرا حەلیەکە جام هەنارەشی بکەی بەسەرە بەدڵنیاییەوە ینی چێژبەخشە و جۆرێکی تریشە لەوەی کە جارێکی تر هاوڕێ و ئازیزان و دۆستەکان و ئەوانەی کە لە ڕابردوونەت بینیون بۆ ماوەیەکی زۆر لە ڕێم فستیڤالەوە جارێکی کە ئاشنابیتەوە بە هاوڕێکانت بە کەسایەتیەکان بە دامەزراوەکان لە ڕێگای ئەو میوانانەی کە ئەیبینی بۆیە ئەم فستیڤالە ڕەهەندی زۆر زۆر گەورەی هەیە کە ڕەهەندی کۆمەڵایەتی ئابووری فەرهەنگی کەلتوری نیشتیمانی هەیە بیانین کە سەردانی ئەم فستیڤاڵیان کردووە گەر هاوکارانم بتوانن ئەمانە هاتوونەتە ئێرە بێگومان پرسیاریشیان لا دروستە بێ لەسەر هەم کەلتوری ئێمە ئەوە تا بۆیان شەرحەکان چەند کەسێکیان لەگەڵان چەند گرنگە خات و ئەمەل خەڵکی خۆشمان هۆشیار بێت یعنی بۆ نمونە لەم فستیڤاڵی ئەگەر کەسێکیەوە بیانیم بینی بە ڕوێشی گەشەوە پێشوازی ڕێنیشاندەری بم ئەم خۆمان کۆمەڵایەتین بەڵام چەند گرنگە خۆشمان یارمەتیدەری ئێوە بین بۆی کە بتوانین گەشتیار زیاتر ڕۆمانتێ دوو سێشت هەیە لە ئەم بابەتە من تەبان سوپاسیەوە ئەو میوانانە میوانی قونسڵگەریەکانن کە نوێنەری وڵاتانی ئەوروپان کە ئێستا ئەمڕۆ بەشداریان کردەوە سبەینش بەشێک لە قونسڵگەریەکان ئەمڕۆ نەیانتوانی سبەینێ دێن دوو سێشت هەیە کە زۆر گرنگە ئێمە پێشانی ڕای بەرامبەرمانی بدەین اینجا ئەوە ناوخۆی بێیان نەبن پاکش ڕاگررتنی سروشتەکە ڕاستە ئێمە لە باخچەیەکین پێویست ناکە هیچ شتێک بەدای خۆمانە بەجێبێڵین بەکارهێنانی ئەو دەست شۆر و شوێنانەی کە پێداویستەکانی تایە پێویستەکە پاکش ڕاگریە وەوا نەکەین کە لە دوای خۆمانەوە پرسیار بەجێبێڵین واتە سروشتەکەمان خۆش بوێ بتوانین خزمەت گوزارەکانمان جوام بکەین ئادابی پێشوازیکردن زمانی شیرینی کوردەواری زاڵ بێ بەسەر پێشوازیکردنەکەمان و ئەو جل کوردیە جل کوردیانەوە ئەو زمانە شیرینەی کوردستان بەناوبانگە بە میواندۆستی خەڵکی کوردستان بۆ هەر ناوچەیەکی بچی ئەوە من نیم کەوا ئەڵێم ئەوە گەشتیارانی بیانین گەشتیارانی عەرەبن و گەشتیارانی وڵاتانی خەلیجن دەڵێن باشترین ناوچە بۆ گەشتیاری خێزانی کوردستانە کە زۆر زۆر بە لوتفن لەگەڵمانە و لە تەمەنی ینی تەمەنی گەورەوە هەتاکو مناڵێک هەتا گەورەیەک ینی بیر و هۆشی ئەوەی هەیە کە بە خەراتن بە زمانی شیرین بکات و خڵقی کا بۆ ئەوەی کە ئێمە چوین بۆ لای جوتیارێکی نمونەیی میوانەکانمان لەگەڵا بوو شەربەتی هەنارمان خوارد زۆرمان لێ کرد داوام لێ کرد کە ئەمڕۆ نابێ بە خۆڕایی هەنار بدەی بە کەس چونکە ئەمڕۆ ڕۆژی بازارکردنە وتی نابێ ئێوە لە شوێنێکی ترەوە هاتون شەربەتێک ئێمە دەبێ بخۆنەوە بۆیە ئەو میوان دۆستیەوە ئەو زمان شیرینیە ئەو سەخاوەتەی خەڵکی کوردستان وای کردووە کە زۆرترین گەشتیار ڕووبکاتە کوردستان کوردستان هەر ئاوادان بێت ئەو مهرەبانیە هەر لە دڵی کوردەکانە بمێنێتەوە و ئیشەڵڵا بەرەکەتیش بکەوێتە ماڵی هەموو سپاسی بەڕێزت ئەەکەین جا تۆ هەنارەکە بخۆ ئێمە دەستخۆشیت لەکەین هیوادارین بەردەوام ئەم هەوڵانەتان بەردەوامی هەبێ ئەمە زۆر دڵخۆشین کە وەکو خاتونێک و بەرپرسیارەتێکتان لەسەر شانە زۆر بە پیرۆزی بەڕێیەکەن زۆر ئەمەلتان ئەوەیە کە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بەرەو باشتر بڕات و هەر ناوچە و تایبەتمەندی خۆی بێ و ئەم فستیڤاڵە ژوەرگرێت کوردستان و خەڵکی کوردستان شایانی زۆر لەوە زیاترن پێویستیان بە ماندووبوونە پێویست بەوەیە کە هەموو هەوڵەکان و تواناکانمان بۆ خزمەتکردنی خەڵکی خۆمان بێت چونکە شایستەی زیاترن بەڵێ دەستەکانی خۆش بێت زۆر زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئێمە لەم بەشەی پرۆگرامەکەیە بەجێتانەیەڵین بەڵام کاژمێر دوو هاوکارانم لەگەڵتانان بەردەوامە بن بێگومان هاوڵاتیانیش ئیتر لە دوای نیۆڕۆیەن ئەم فستیڤاڵە سێ ڕۆژە تۆ خۆتی لێ بە بەشمەکە وەرە لە نزیکەوە بیبینە ڕاستە لە چاوی کامێرەکانی ئەمە ئەیبینیت بەڵام وەرە لە نزیکەوە خۆت بەرکەوتنت هەبێ ئەو کاتە ئازانی کە چەند چێژێکیە و چەند خۆشە و چەند بەروبوومی جوانی لێ بۆیە لێرایە ماڵاواییتان لێەکەین هیوادارین توانی بێتمان چێش بێەوە بەخشین و وەهانیشتان بێن بێن بۆم فستیڤاڵە خواتان لەگەڵ بێت خواتان لەگەڵ بێت.